بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قوتابی خۆشەویستەکان گەنجوانی دواڕۆژ پیاوانی دواڕۆژ سلامی خوای گەورەتان لێبی. ئینشاڵڵا لە ماوەیەکی کورت لە خزمەتتان دەبم بۆ باسکردنی بابەتێک لەژێر ناونیشانی چۆنیەتی و گرنگجی خوێندنەوە. سەرەتا بابەت چڕۆکێک لەتان دەست پێ بکەمەوە بی بێتاقەت نەبن. کوڕێک دەبی لە تەمەنینگۆ ئاوا لە تەمەنینگۆ ڕۆژێکیان بابی پێی دەڵێ کوڕم بخوێنە، هەر بابی پێی دەڵێ بخوێنە و ئەوانە کوڕەش خوێندەوارە دەخوێنەوە ڕۆژانە کتێب دەخوێنەوە، بەڵام ڕۆژێک پرسیاری لێ دروست دەبی دەڵێ بابە تو هەر بەم دەرێ بخوێنە مێشکت پێ فراوان دەبی پێ زیرەک دەبی، بەڵام من هەر دەخوێنمەوە هیچ زیرەک نابم هیچ ئیسفادە ناکەم. بابی دەڵێ کوڕم چۆنە تو هەر دەخوێنەوە هیچ ئیسفادە ناکەی؟ دەڵێ باشە بە پرسیارێک لێ بکەم. دەڵێ کوڕمە تو ڕۆژانە کە خواردن دەخۆی مە ڕۆژانە سێجەم خواردن دەخۆین، دەڵێ ئایا هەست دەکەی گەورە دەبی باڵات بەرز دەبی ئێستا ئەوڕۆ نیوەڕۆنانتان خوارد هەست ناکەی گەورە بوون چی هەستی گەورە بووە؟ هەست دەکەی؟ نا گەورە دەی بەڵام هەست پێ ناکەی لەبەرەوەی شتەکە چیە بە ئەو ساڵەکایە تو خواردن دەخۆی ئاو دەخۆی خواردنی سەحی دەخۆی، بەڵام ڕەخواز ناکەی ڕاستەخۆ گەورە بووی. گوتی بابە هەست ناکەم ڕاستەخۆ گەورە بم. گوتیان ئەو خواردن ئەتوی گەورە نەکرد ئەدی ئەگەر نەتخوارد بە زیاد نەدەکرد نەخۆش دەکەوتی گەورە نەدەبووی. گوتی ئەو خوێندە ژوایە ئەتو کە دەخوێنی و ڕاستەخۆ هەست پێ ناکرێت و زیرەک بووی بیا پیاوەکی گەورە ئەدی هەست پێ دەکەی ڕۆژانە ئەو ساڵت خوێندیتەوە زۆر کتێبت خوێنیتەوە هاتی حیکمەی قوتابخانەت باش خوێندیە ساڵەش کە دەڕوە ساڵەش دوای وا هەست دەکەی ئەتو زۆر مێشکت گەورە بووە زۆر زیرەک بوو لە چاو منداڵەکانی ئەو منداڵە نیان دەخوێندەوە بەجێ دەشتینە لە پشتەتون هەمویان ئەتو لە پێش هەمویانی تێدەگەن؟ ئێستا بابین ئەوە چێ ئەو منداڵە چی کردیا؟ دەخوێنتەوە دەست خۆش لەسەر کتێبیش دانیشتی ئەزانکە نووس لەسەر کتێبی دانیشن باشە ئەوە لە بۆ جوانی لە خەریکی خوێندنەوەی لە تەمەنی گۆشە گچکەتریش ئەو نییە؟ بابە چەند پرسیارێکتان لێ بکەم سەرەتا پێشەوەی بچین ناو بابەتەکە. لەبەر چی بخوێنینەوە؟ پێشەوەی ئێمە زۆر هەستمان هەنا هەست یەک لەوانە سەیری ممکن هەستی برسێتی ئێمە هەست بە برسێتی دەکەین، یەک لەوانەی تر هەست بە توێنێتی دەکەین، یەک لەوانەی تر فەراغی ڕۆحیمان هەیە، یەک لەوانەی تر حەقڵمان پێویستی بە شتە، یەک لەوانەی تر لاشەشمان پێویستی بە شتە. ئێستا با پرسین ئەگەر زگمان برسی بوو چ دەکەین؟ کاک محەممەد دەست خۆش ئەگەر زگمان برسی بوو فۆڕی زگمان قۆڕی دێ دەڵێ برسیدا بڕۆ لای سەلاجی بکۆ شت بینە دەینە دەرە دێخۆی ئەگەر زەمش عازر نەبی هیچ سەبر دەهێر دەگیرێ ئەدەگەر توێنیت بی دەبێت جێوە قسان نەکەین دەست بەرزکەن دەست خۆش ئاو دەخۆین ئەدی ئەگەر ڕۆحمان برسی بوو ڕۆح عافیا لە بۆ منداڵی ڕۆح دەست خۆش لە بۆنگۆ یاریکردن ئەلە ڕوح عیبادەت و ئانش دەبی پێویستمانە کاگەنەس ئەدی چیت کەش؟ عافیا ئەمە تەماشاکەن چۆن بڵێ خۆراکی گەدەمان خواردنە، خۆراکی توێنێتی تا توێنێتیمان نەمینێ ئاوە، خۆراکی ڕۆحیمان قورئان خوێندن عیبادەتە، نوێش خۆراکی ڕۆح و دڵە. ئەدەگە ماندی بووین بێتاقەت بووین خەومان هەدەبی چ بکەین؟ بنووین دەست خۆش دەبی پێویستمان بخەوە. ئەدەگە مێشکمان پێویستی بە شتێک بوو پێویستی بە خواردن دەبی چ بکەین؟ ئین مێشک خۆراکی مێشکی چییە؟ تا مێشکمان گەورە بی زیرەک بین خۆراکی مێشکی چییە؟ ئیمێشی محەممەد خوێندنەوە. ئێستا زانیمان ئەمە پێنج پێداویستیمان هەیە هەر یەکەشیان خواردنی خۆی هەیە. ئەمە ئەوڕۆ واز لە چوارەکەی دەینین چوارەکەی دی باز ناکەین باسی ئەو ئاخری دەکەین ئەویش چییە؟ خۆراکی مێشک بزانین لەو مێشکمان چی بدەینێ باشە چ خواردنەکی بدەینێ دەبی خواردنەکە چ بی ئیسراحا لەبانەی بی یانش دەبی خواردنە شەڕاقی بی ئێستا باسی دەکەین باش بزانین خواردنی مێشک دەبی چ بی. یەکەم جار بە پرسیارێکتان لێ بکەم لەبەر چی بخوێنینەوە؟ ئەمە دەڵێن خوێندنەوە مهمە و لەبەر چی معنی گرنگی خوێندنەوە لە چییە؟ دەبێت لەوە بخوێنینەوە سوودی چییە؟ لەبەر چی بخوێنینەوە؟ ئەگەر نەخوێنینەوە چییە؟ حاجە دەست خۆش ئەجان
دەست خۆش ئاجان دەست خۆش دەستان خۆش بێ دەگەڕم وڵاتم پرسیارەکە دەکەین دەست خۆش یەکەمیان ئەمە ئێستا جوابدان دەمەوە چوار خاڵم لە باس کردینە لە بە ئەو چوار خاڵی پێویست ئەمە بخوێنینەوە یەکەمیان نووسرایە لەبەرەوەی فەرمانی خوای گەورەیە ئەمە بە خۆمەندانی موسڵمان هەموو دەری موسڵمان بە خۆمەندانی خوای گەورەمان خۆش دەوێ بە خۆمەندانی پێغەمبەرمان خۆش دەوێ بەڵێ عافی کەوابی خوای گەورە کەمە خۆشمان دەوێ ئەو پێمان دەڵێ بخوێنەوە پێغەمبەر کە خۆشمان دەوێ ئەو پێمان دەڵێ بخوێنەوە ئێستا کە بابت برادەرەکەت باوکت دایکت کە زۆرت ئەوان خۆش دەوێ ئەگەر پێ دڵە کوڕم ئەو شتەی بکە بە قسەی دەکەی حتمەن دەیە بە قسەی بکەی ئەمەش دەنێ خوای گەورەمان زۆر خۆش دەوێ لام شتێکی زیاترمان خۆش دەوێ خوای گەورە لە قورئان دەفەرمێت چی اقرأ معنی بخوێنە اقرأ فعل أمرت في ذكاء دري بخونا اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم شلون دري بصوتش خوش ما صوتش خوش آوازش بداته شدنج خوشة ولا أمين ولا ليرة بصوتش خوش لام بخين أوبين ساعتي بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم جزاك الله بارك الله دست خوش عافية دست خوش دست كاب يكم زار خواهي قرب من دفرمي بخوينا لزر آياتكش لآياتكش خواهي قرب دفرمي قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون دري آية أواني كده خوينن وأواني كنا خوينن وكو يكن بيقومان وكو يقنينا فرق يا زورا أوينا خوين توا بزادي دات روا دري بي وقت أسنو سلابي شوم ريشونيش يان دايتي معود دكتوري هي فلان دكتور لبيا لوي دبرسي أو خيندوارين يا ئەو جا هەیشە خوێندەواری هەیە بەڵام ناخوێنیتەوە دیسانەکایە باز دەکەین ئەگەر بەش خوێندەواری دەبوو نەتخوێندەوە دیسانەکە ئیسفادەکەم پێ دەگەینی لەگەڵ خوێندەواریەکەت پێویستە بەردەوام بخوێنیوە دەست ئەوە یەکەمیان دووەمیان خوێندن زاخا و خۆراشی مێشکە تازە باسمان کردوونە گوتمان هەموو پێداویستیەکانمان بە شتێک پڕ کردەوە ئیبرسیەتی بەچی بە خواردن توێنیەتی بە ئاو چیت کە بوو ماندوو بوون بە خەوتن روحي فراغي روح ظلمان بعبادات بذكر دسخوش علي فراغي عقل مان طبعا بخوين نوا كاب زاخاي مشك ما فراوان دبي زيرك دبين اوش استاذ بازدك دسخ ساميان لرجاي خوينو فيري بيروكن ويكانوا دهناني قورة دبين دهنان شو معنى في دهنان دبين شو بيمدليه لرجاي خوينو تاني تدرس بكاي چ بەرهەم بێنی کو پێش دەکەین بۆی خوێندنەوە ئاجە چ ئەی کاتێک کتێبی دەخوێنیوە بیرۆکە لێ دەردەینی فکرێ لێ دەردەینی دەتوانین لە ژیانی ڕۆژان تەطبیقی بکەیت چیت کە هاجان بەڵێ خلينا قريت بين بكوين تلك ها جان عافية معك السؤال بدي فير دبي بوش السؤال بدي وشكت بداينا وشكت بيدرس كرت أو إلى داينا لكان عافية تلك ها جان عافية بوم نتيوش تدرس كيستا ئەمە داهێنانی وڵاتانمان زۆر لە پێشە ئێستا بزانم چێ دەزانی زۆر باسی وڵاتێکی دەکرێت کە زۆر پێشکەوتووە شتەکانی مارکەیە دەرەجەیەکە چییە نابی بڵێ مامۆستا بەس دەست بەرز دەکەی هاجان سین ئێستینیش باشە بەڵام ئەوی مارکەیە هاجە یابان چۆن پێشکەوتیە زانی ئەڵمانیاش یابان چۆن پێشکەوتیە حەفیە یابان چەند ساڵێک پێش ئێستا چەند شارێکی یابان تەفروتون کرا
بۆ شەڕ و شۆڕ ئەوانە خوانەکە لەمە دووربی بەڵام فکریان کردو ئەمە چۆن بتوانین ئەو یابانی دووبارە پێش بخەینەوە هەموو تاکەکانی کۆمەڵگاتیان کرد دەستیان بخینەوە کرد یەک لە شتەکانی یابان کردی چ بوو لەتان بژێڕمەوە قۆچپەی کراسی ئێستا ئەمە قۆچپەی مەلانی 6 قۆچپە بی ئەوان کردیان 4 قۆچپە لەبە چی گوتیان ئەو 6 قۆچپە کە دای دەخین وەختمان لێ دەگری ئەتا وەختمان لێ بگەڕێتەوە کشمان بەبی زووتر ئەوەی قەپاتین کردیان 4 قۆچپە مانی ناوی کاتمان زۆر باسانی بەفیڕۆ بدەین حالا وەخت بگەڕی بیدینەوە نەک بچی وەختش ئەنگۆ لە تەمەنی گۆ پێشمان بە یاریکردنە پێشمان بخوێندنەوەشە پێشمان بەنووسنە پێشمان بە دەرسی قوتابخانەش بەڵام دەبی کاتەکانمان دابەشکەنە سامیان تێدەگەن چوارەمیان فێر دەبین لە ڕووبەڕووبوونەوەی هەڵوێستە سەختەکان پشت بە خۆت ببەستیت و ورە بەرز بی چۆن مانایی ئەوەی دەخوێنەوە چۆن ورە بەرز دەبی چۆن بەستە بربەستەکاندا زاڵ دەبی هاجە ها یەک لە بربەستەکان ئەمە زۆر جار لێ دەترسین ئیمتحاناتە دڕی سبەینی ئیمتحانە زۆر پێم شۆش دەبین ئەدەی خوێن دەبوت بێم نەتی ها ئێ وەرە لێرە لەمام بکە قسەمانە بکە نەفخین ئەتوو بسمیلای بینی بەبیر دێتەوە ئەوەش باشە مانای گەشت لە بیر چوو دواشتی بکە لە بیر دێتەوە حەف وەرە تو ئەگە بەخینەوەی ئازا دەبی ئەگەر نەفخینبی دەگەبرێ زۆر قوسە ناڵات دەبی ئازابی دەبی ئازابی چیتگا حاجە وەرە تو لێرە پێیان برێت چێ بەخینەوەی چ دەبین چۆن مانای چمان لێ دەگە بخینینەوە دەست خۆش کەوا بخیندن هەم خوێندنی قوتابخانەمان هەم خوێندنەوەشمان غەیری خوێندنەوەی قوتابخانەی پێویستە لەبەرەوەی زۆر جار ئەتوو ئێستا ئەنگۆ لە حیکمەن هونیا هەموو تەڵەبەی دەستگای نوور حیکمەن زۆر جار لە دەرسی ئاین کە لە قوتابخانەن مامۆستان دێک پرسیار دەکا ڕەنگە هیچ تەڵەبەکان نەزانن ئەنگۆ دەزانن لەبەر چی لەبەرەوەی خوێندیتان پێشتر کەوا بخیندن ئێستا هەندێک کەس پرسیار دەکا در ئەمە ئەگەر دەرسی قوتابخانەی بخین و بێم حیکمەی بخین و کتابش بخینمەوە هەموو دەرسە کوو دەکرێت بەڵام هەموو هاوکارن لە بۆ یەکدی ئێستا بۆ نمونە حرفەکانی زمانی عەرەبی ئەوەی کە لە پێش پۆلی 5 پۆلی 4 هاتە حیکمەی ئەوانەی پۆلی 4 بووینە یانی 3 بووینە هاتنە حیکمەی حرفەکانی زمانی عەرەبی فێر بووینە کە دەچنە قوتابخانەی پۆلی 4 حرفەکان هەموو دەزانن تەڵەبەکانی کە تازە فێر دەبن هەر مامۆستا پرسیارشەکە دەزانی کەوا بخینەوەی غەیری دەرسی خۆش تا هاوکارە لە بۆ چی لە بۆ مەکتەبێت باشە ئێستا ئەو نەشیدەمان هەیە کاک ئەحمەد دەست خۆشبی ژێرنووسی کردە لەومان کردیەوە کوردی جوان دیقەتی دەنێ بزانن چێتی دەگا دوایە لێتان دەپرسم تدخل التاريخ اقرأ لتصل للمريخ وكيف كيف كيف ابدأ واقلب الصفحات حلق في سحر الكلمات اقرأ ترى الدنيا تزدان وتزور كل البلدان اقرأ وعش عالما من الخيال سأقرأ وأكون بطل الأبطال ئەوە نەشیدە بوو ئێستا منداڵێکی 11 ساڵان هەبوو منداڵێک ئەو منداڵە هەموو نییە ئەوە گچکەیە باشە ئەوە گچکۆکەیە ئەو داچی پێگوتی کوڕم دەبی ئەگەر لە منداڵی بیتون و بەزەندە ئەز لە خوێندنەوەیە دەشخینتەوە ئەگەر لە منداڵەکەش دەشخینتەوە معنی دەتوانی زۆر جار لەگەیشت کەش داکە شتێکی پێدەستپێریتن لە خۆ دەتوانی بچی بشخینیەوە باشە کاتی خۆی بەفیڕۆ نەدایە ئەو منداڵە 11 ساڵان هەبوو زۆر حەزی لە خوێندنەوەی بوو جارێکیان کتێبی ئەوی دەخوێندەوە ژیانی هاوڵان ئەوە نا ئەو ڕسمە نییە باسی گەشتدانە دەکەم کتێبی ژیانی هاوڵانی دەخوێندەوە زۆر لەگەر کتێبەکەی تێکەڵ بوو حەزی چوو بۆ چیرۆکانی ژیانی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە جوان دەخوێندەوە داچی دڵی بانگم دەکرد ئاگە لێ نەبوو هیچ هەندێک کتێبەکەی تێکەڵ بوو کارەبا کوژاوە حیتی لە چای خۆی بڕوە پێش دەخوێندەوە ئەگەر بە تۆزێک ڕووناکەیاتی درێژ بە معنی هەندێک کتێبەکەی تێکەڵ بوو ئەو منداڵە
لە نەتیجەدا کەوا مەراق خوێندنەوە شتی گەورە لێ دەرەچی کەوابی ئەمە لە ژیانی ڕۆژانەماندا ئێستاوەی پێشتر کە جێمان لێ بووە زانایە گەورەکان شتی زۆر سەریانە دەجێڕنەوە بۆ منێک لەوان ئیمامی شافعی چێ جێ لێ ناوی ئیمامی شافعی بووە ئەجان جێ لێ بووە چێیە بەڵێ مەلایە ئیمامی شافعی چێ بوو دانیشە گوڵەکەم ئیمامی شافعی هاجە زانایە گو بەڵێ بەڵێ ئیمامی شافعی یەکێکە لە پاش هاوڵەکانی پێغمبەر هاتێک لە زانایە گەورەکانە کە حەدیث پێغمبەری جێڕایتەوە زۆر کتێبی باشیانە لۆمە ئەو دەڵێ چی دەڵێم هەندەم دەخوێندەوە تاوەکە وەی لێ هات کە کتێبم دەکردەوە لایەکم دەگێرت ئەو ئەم لایام دەخیندەوە نەوەکو چاوم ئەو لایە بدزیتن من هەندەم مێشکم تیژ ببوو تەماشا بۆی فێر دەبین بە خوێندنەوەی مێشکمان تیژ دەبی هەبی لەوانێ برێ وەڵڵا ئەمن هەندە ناخینمەوە دوان مێشکم کول دەبیتن مێشکم مادی دەبی شتی وەرناگرین نا مێشک بالعکسی چەقویە چەقو چەند شت پێ بڕە چی لە دێ چەقو کول دەبی تیژکێوە ئەدی مێشک هەر ئیش پێ بکات تیژ دەبی تیژکردنەوەی ناوێ مان چەقو تیژکردنەوە ناوێت بۆ مێشکی مێشک تیژکردنەوەی نایە بەکاری بینە نەخۆی تیژ دەبی بالعکسی چەقوی بەڵام چەقو کول دەبی تیژی بکەوە باشە ئەوە چ نووسرایە ما معنى ريد ئێستا بزین ئێستا باچم بسەرێتان لێ بکەم دوان نەتیجەکتان پێ دەڵێم یەکەم ئاەتی کە دابەزی چ بوو جا ئاەت کورسی ئاەتی ئیقرا ئەو پێنج ئاەتە دابەزی ئیقرا بسم ربک تازەکە کاگەمی لۆ خوێندینەوە یەکەم ئاەت ئەو ئاەتە بوو ئەوە یەک دەست خۆش دووەمیان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پاشەوەی کە وحی بۆ هات یەکەم کەس کە هاتەوە ماڵەیە هاتە لای حەزرەتی خەدیجە حەزرەتی خەدیجە بردە لای چێ دایم بڵێ مامۆستا بەس دەست بەرز دەکەی کای محەممەد وەرەقە ناوی چ بوو وەرەقەی کوڕی نەوفەل دەست خۆش دووەم سێمیان خوای گەورە لە قورئاندا سوێندی بە زۆر شت خواردیە بەڵام یەک لەوانە سوێندی بە چ خواردیە نووسرایە بە قەلەم ئێستاکە خوای گەورە یەکەم ئاەتی کە دابەزاند ئیقرا بوو دەزانیە یەکەم دووەمیان یەکەم کەس کە مسلمان بوو پاش حەزرەتی خەدیجە چێ بوو ناگوتمان وەرەقە بوو چکۆ وەرەقە چولای وەرەقە ئیمانی پێهینا دەست خۆش سێمیان خوای گەورەش لە قورئانی دەرێ چی سوێند بە قەلەم دەخۆ دەرێ چی لە سوێند خواردنەکەی دەڵێ چی کە ئابزانام چێ زانی نا ئەوەی یەکەم ئاەت کە دابەزی ئەدی سوێند خواردنەکە چۆنە چێ زانی بڵێ دەست خۆش عافیە دەرێ نون والقەلەم وما یەسطرون سوێند بە قەلەم و سوێند بەو سەترانەی کە دەینووسی کەوابی دینی ئیسلام یەکەم ئاەت کە دابەزی باسی ئیقرا معنی وایە خوێندن زۆر مهمە یەکەم ئاەت یەکەم کەس مسلمان دەبی کە پاش حەزرەتی خەدیجەی وەرەقەیە ناوی وەرەقە بوو خوێندن وەرەقە زایدە قەلەم خوای گەورە سوێندی بە قەلەم خواردیە ئەگە وەرەقەمان هەبی بژنووسین دەی بشخینینەوە کەوابی ئومەتی چی پێ دەرێن ئومەتی ئیسلام ئەمە کە مسلمانی پێ دەگوترێت ئومەتی ئیقرا کەوابی دەبی زۆر ئیهتیمام بە خوێندنەوەی بدەین پێش هەموو شتێک لە هەموو شتێک زیاتر دەست خۆش هەندێکتان ڕەنگە بپرسێن بڵێن مادەم ئەمە هەر بخوێنینەوە و خەریکی خوێندنەوەی بین ئەدی واجباتی مەکتەبێمان تازە باسمان کرد ئەوانە ڕێگرنینە بەڵکوم هاوکارن لە بۆ قوتابخانەت یارمەتی دەرن لە بۆی دەرسەکان فێربی ئێستا گۆلێرە قورئان دەخوێنن لە دەرسی ئاینتان یەکەم دەبن لە عەرەبی زیرەک دەبن حرفەکانی عەرەبی فێر دەبن ئاداب و ڕۆژت فێرم کەوابی لە دەرسەکانی قوتابخانە دەچنە پێش نەوەکو ڕێگریتان لێ بکە ئەو ڕسمە چییە تعبیری چت دەچێت زانی تەماشای بکەن بزانین ناوی حاجە بە کتابی کو دەپەڕیەوەمانێ دەبی کتابی بکەیت جسر بەسەر داپەڕیەوە حاجە نابی وا قسەم بکەی دەبی دەست بەرزکەی محەممەد ڕێڕاست پێ نیشان دەدا دەست خۆش چیت کە
دەستخۆشیت کە حەفی ماستە مەسەلەن لە شتێکی زیرەکنی تەنبەڵی ناتوان بخینیوە ئەو کتابی دەخینیوە دەتپڕێتەوە لە شتێک دەستخۆش تەنبەڵی زیرەکە عەفیە دەستخۆش کاکەنەس ئەیە دەستخۆش چۆن بڵێ ئەگەر سەبانەکەت هەبیتن بتێ بەسەری بکەوی بە کوتی بخینەوەی زۆر شتی ئەسم بۆم لێسا ئەتو نێت دوایە لە مستەقبل بێ دکتۆر ببێ مهندس ئەوە قادرمەش بەرزە ژیان دەیەوێتە بەسە قادرمەکانکەی تا بێ دکتۆر ئەو کتێبە هاوکارتە وەکو پایە وەکو پێچکە وەکو پەچکانی قادرمە ئەگەر قادرمە پێچکانی لابەی چی لێ دێت توانین بەسە بکەی بەسە بینایژیت هەفتابق ئێکاوی کتێبی بکە قادرمە بەڵام نەک بچی بەسەریکەی بخینەوە ئۆتۆماتیکی قادرمە بەسەر دەکەوی تا دەگەی ئامانجەکەی خۆت ئەوانش ئەگە میلەتێک کتابی بخینەوە ئەمە کتابی بخینەوە زۆر جار کاند و کەسبمان دێتە پێشەیە ئەوانە بە کتابخینەوەی بە عەقڵمان کە عەقڵمان گەورە بوو بەسەر بربەستەکاندا زاڵ دەبین دەتوانین بچینەوە ئەو دیوی شتەکان ئەو دیوی بربەستەکان دەبڕین باشە دەستان خۆش ئێستا ئەمە زانیمان گرنگی کتێبخینەوەی چییە ونیا ئێستا زانیتان خوێندنەوە گرنگە دەست خۆش ئێستا کەوابی زانیمان کتێبخینەوە گرنگە چۆن دەست پێ بکەین چ بخینەوە باشە ئێوەشتان بزانین یەکەمیان ئەم پێتان دەڵێم ئێستا وەختمان کەممایە ئێوە کە بڕیارتاندایە کەوا کتێب بخوێنەوە لە کتێبی قەبارە بچووک دەست پێ بکەن ئێستا ئەنگۆ زۆر ئەستان چ کتێب بخینەوە ئێستا دەستێن بچنە کتێبخانی ئێرە بڵێ مامۆستا کتێبەچ ئۆن دەماندێ 5 بەرگ بی ناوی دەبێت چ بکەی لە کتێبی گچکە دەست پێ بکەی کتێبی گچکە کە لەگە تەمەنی ئێوە بگونجێ کتێبی قەبارە بچووک سەرەتا تاوەکو لێرە ئەمش سەرەتا کە دەستم بە کتێبخینەوەی کرد دەستم کتێبی گەورە بخینەوە کتێبی گچکە کچەم دەخینەوە تا فێرە خوێندنەوە بووم ئەز لە کۆتایی کتێبی گەورەش دەخینەوە دووەمیان دەبێت کتێبەکان زیاتر چیرۆک بن چکە چیرۆک خۆشە لی مادی نابێت تا فێر دەبی دوایە کتێبی غەری چیرۆکیش دەخینەوە سێمیان دەبێت کتێبێک بێ لەگەڵ تێمەنی ئێوە بگونجێ ئێستا زۆر زار لە کتێبخانەی هەندێک لە تەڵەبەکان دێن دەستنە کتێبە گەورەکان دەست دەکەنێ نە هەر کتێبە لە تەمەنێک نووسرایە وشی باس دەکەن هەموو جارێ دەچێت سەیدەلی هەر نەخۆش و دەرمانی خۆی هەیە هەر تەمەنە و کتێبی خۆشی هەیە هەرێکەمان کتێبێکمان نووسرایە کەوابی ئەو کتێبم دەخینەوە ڕەنگە لۆ تو نەبی کتێبین گۆ تەمەنی گۆ فەرقی لەگە کتێبی گەورەکان چوارەمیان لە کاتی کتێبخینەوەدا زۆر جار دەنگت بەرزکە ئەگە شوێنەکە مەجای دەنگ بەرزکردنەوەی تێدا بوو جوێ لە سەوتی خۆت بیتەوە زیاتر ئیسفادە دەکەی مانە عیلمەکە هەم بە چاو دەخینەوە هەم بە گوێ جێل لێ دەبی کەوابی ئیسفادە زیاتر دەکەی نەگەر بە چاو بیخینەوە بەڵکوم بە سەوت بیخینەوە بە چاوی سەیری بکە و بە گوێشت ئەو کات جێل لێ دەبی زیاتر ئیسفادی دەکەی ئێوە دەبی کاتی تەرخان بکەین لە بۆ کتێبخینەوە کاتەکانمان تەوزیع بکەین ئەوەندە کتێبخانەی بەشێک لۆ نووسن بەشێکیش لە بۆ نووسن بەشێک لەو دەرسەکان بەشێک لە بۆ دەستگای نوور حیکمە بەشێکی لە بۆ کتێبخینەوەیت کە باشە زۆر جار ئەنگۆ شتی دەخینەوە شتی زۆر جوان دەبینن لەسەر وەرەقەچی لەسەر دەفتەرێکی لای خۆتان بینوسنەوە بۆ نمونە ئەتو لە قوتابخانەی مامۆستا پرسیاری دەکات دەرچێت چڕۆکەکەم داتێ لەو مۆزوعی لەسەر بۆ نمونە هاوکاری کردن لەسەر ڕاستگۆیی لەسەر دەستپاچی کە کتێب دەخوێنەوە زۆر چڕۆکی فێر دەبن زۆرشتی جوان فێر دەبن لەو کاتی لە بیرە خۆت دێتەوە دەست بەرز دەکەی دەی لە مامۆستای باز دەکەی کابی ئەو کات تەڵەبەکان نێزە ئەتو زانیت تەڵەبەکی زیرەک و لێ هاتوو تەڵەبەکانی ئیسفادە لێ دەکەن مامۆستا دەستخۆشی لێ دەکەوت دەرزی باشیش دەداتێ باشە دەست خۆش ئەومان باس کردون یا ئەو کوڕێکە بە باوکی گۆ بابم هەر چەند دەخینمەوە من هەر ئیسفادە ناکەم ئەوە باسمان کرد دووبارەی ناکەینەوە ئێستا خاڵی کۆتایی وە هیچ کەماندی نەبن ئێمە کتێبخانەی دەستگامان هەیە کتێبخانەی دیکەمان هەیە چۆن دێ کتێب دەخوازی لە کتێبخانەی هەندێک ڕێنمایی هەیە یەکەم جار بە کوردی پێتان بڵێم یەکەم جار کە دیچە کتێبخانەی حتمما کتێبخانە کە کرایتەوە نەفەرێکی لێیە بە سەلام دەست پێ دەکەی چاک خۆش لێ دەکەی دووەمیان ئەو کتێبێک کە پێویستە داوا دەکەی فلان کتێب پێویستە ئەگە نەزانی ئەو لێوەندەر پێی دەڵێت چ کتێبێک لەو تەمەنی من باشە ئەو شتانە سێمیان دەبێت ڕێزی ئەوی کتێبخانەی بگری ناو تۆمارکی ئەو کتێبی دیبێ و ماڵی لات ئەمانەتە نای بچی پیسیکەی یان بیدڕێنی کە پێت دەڵێن پاش هەفتەی بینیەوە نەچی بیکەی دوو هەفتیا ئەو ڕێنمانەت جێبەجێ دەکەین ئینشاڵڵا ئەو وتە جوانەی هەلوتان دەخینمەوە بزانم چێتی دەکا در ئەو کەسەی ناخوێنێتەوە ئەوەی خوێندواری هەیە و ناخوێنێتەوە حاڵی باشترین لەو کەسەی کە نازانی بخوێنێتەوە چێ زانی معنای چی ئەو کەسێک کە ناخوێنێتەوە حاڵی باشترین لەو کەسێک کە نازانی بخوێنێتەوە یاڵا ماستە کەوان
دەست کەوابی ئەو کەسەی کە ناخوێن تو ئێستامە خوێندەواریمانی ئەگە بچ نەخوێنینەوە کەسش کەشمان هەیە خوێندەواری نییە ئەگەمە نەخوێنەوە چوینە هیچ فەرقمان لەگەرەوی کەوابی ئەوانەی خوێندەواریمان هەیە دەی بخوێنینەوە تاوەکو حاڵمان لەوی باشتر بی کە نازانێ بخوێنتەوە دەستان خۆشبی بەو شێوەیە کۆتایی دەنین بە سیمیناری ئەو ڕۆمان ئینشاءالله هەمووتان ئیسفادتان کردبی وصلى الله على محمد وعلى آله وصحبه ومن والاه. ولما أقرأ